خۆشەویستان بەردەوامە بین لە گەڵتان ئەمڕۆژ لەم بەشەیە باز لە دروستکردنی هەندێک لە چاسەوزەکانەکەین کە بەتایبەت بۆ پەتاوەرزەکان ئەڵەن زۆر سوودی هەیە یاخود ئەتوانین بڵێن لە گیاسروشتیەکان چا دروست دەکەین. بۆیە هیوادارم بینەری ئەم بەشەی پرۆگرامەکە بن بۆی کە بزانن ئەو گژوگیا گیاسروشتیانی کە هەیە چۆن ئێمە سوودی لێ وەربگرین و چایەکی تەندروستی پێ ئامادەکەین. اینجا بۆم بابەتە کاکە وراس قادرمان لەگەڵا بێت کە بەڕێزیان تەبێژی کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان لە قیسلێمانین. کاکە وراس سڵاو لێ بێ بەخێر بێ. چای سەوز و چای گژوگیاکان فەرقی هەیە جیاوازن؟ چای سەوز خۆی بە تەنها چایەکە بەڵام چاڕوەکیەکان تایپێکی ترن بڵین بە گشتیە کە وتمان چاڕۆکیەکان هەموو چایەکان نەکرێتەوە کە لە ڕۆکە خۆراکیەکانە بەکارێنرێ بە شێوەیەکی ساپلیمنت واتە تاوکەرێکی خۆراکی کاریگەری هەبێت لەسەر جەستەمان و ڕۆژانە بخورێ بەڵام بە جورئەی دانراو ئەگەر هەڕەمەکی بخورێ و ئەمڕۆ بخورێ و هەفتەیە نەخورێ هەر بۆ شێوازە ئەوە تەبیعیە و هەروەکو میوانداریەک وایە میوەیەکمان بنێ دوای هەفتەیە بیخۆینەوە. پێمە بێت سەوزەکەی یا ڕەشەکەی ئەڵەن پاشایەک لە چین هەبووە لە ژێردارێکا بۆ خۆی پاڵکەوتو بۆ ئاوا هاوین بۆ فێنی بووە لە بژێردارەکە حەزی کردو بەحەوێتەوە پەرداخی ئاوی گەرمیان بۆ هێناوە بەردەوام توێتی قوڕگی هەبووەکو من گەڵایەک لە گەڵاکانی نازانم با ئەهێنی ئەمەستانەکەەوە چینەکوێ کاکاتی بەڵام مەگە بچمەسە مێزەک ئاوا پشتی ئەمە باشە ئەڵێ گەڵاکە کەوتۆتە ناو پەرداخەکەەوە دوای هەستا و ستی ئاوەکە بخواتەوە گەڵاکە سری کرد و ئاوەکەی پیس نەکرۆ بەز ڕەنگی ئاوەکەی گۆڕیوە خواردێتوتی وەڵای ئەمە زۆر خۆشام گەڵای بگەڕەمی دۆستنەوە بزانن چییە پاشەکەوتان جۆنگدۆ شتێکی وەینەوە بە فعلی زۆربەی بابەتەکان ئەوەی کە چار لە چارەسەری سروشتیان جا بە هەموو شێوازەکانیەوە لە مەساجەوە لە کەڵەشاخەوە زال و دەرمانی و گیا دەرمانیەکانە زۆربەی بە حاڵەتی ئێمە پێی ئەڵێن سوودفا لە قەدەرەوە دروست بووە شتە چۆن مەسەلەن بابەتی باسی دەرزی ئاژنین کەینیا خۆت کەڵەشاخ لە کۆن قەدیم کەسێک ئازارێکی زۆر لە سەریا هەبووە لە تاو بێزاری جەستەی خۆی ئەڕواتە کەناری ئاوێک کە لەو سەرەگەڕێتەوە دڕکێگەچێ بە خاچە دوای 5 قولەک ژانە سەرەکەی نامێنێ ئیتر ئەم کەسە بیرۆکەی ئەوەی بۆ دێ و کەسی سەریە شێ بچە قاچی کونکە بە مروری زەمان ئەم شتە گۆڕانکاری بەسەر هاتووە ئێستا خەریتەیەک دروست کراوە هەم لە لەپی دەستا لە بنی پێەیە من تقریبان خۆم نزیکەی 5 ساڵ ئیشم لە سەر لەپی دەستا کرد وەکو سۆجۆکی پێڵێن ئێمە یا لە ناو فارسا مەشهورە بۆی کاڵێن توبی فشاری فشارە خەیتە سەر ئەو جێگایە چارەسەری پێڵێن ئەگەر سەرە بێ شێنەزانام شوێنەکەی لە دەست خۆی ئەو نوقاتانن ئەو خاڵانن کە ئەگەڕێتەوە بۆ دڵ تۆ پستانی ئەخەیتەوە سەر بۆی تەوژمی خوێن زیاوکەم پێ بکەیت گۆڕانکارێکە لەوە جامڕۆ تەورەکەمان کۆمەڵک ڕۆکی زۆر تایبەت بەخوازانم زۆر نەمە بیرمانی نەکردێتەوە کە چان وەکو چاپ بەکاردێ و سوودی خۆشیان هەیە کاکە ڕاست لەگەڵ خۆیان کۆمەڵێک جیانی هێناوە بەڵام وەکو چاخورێتەوە وانە کاکە ڕاست باەکێک باسی کامەوە دەست پێ بکەین. اینجا شتێکمان بۆ باس کە بە تایبەت بۆ ئێستا کە پەتای وەرزی زۆر بڵاوە کاکە ڕاست چ جۆرە یاکەیە لەمانی کە لێرن بۆ پەتای وەرزی کە ئێمە پێشەوەی چاکە بخۆینە بێ بزانین پەتاوەرزیەکە چییە آخر هەڵامەتەکە چییە گۆڕانکاری وەرزەکان وامان لێ ئەکا سیستمی بەرگری لەشی ئێمە تێکچێ لەبەرەوەی ئێمە بە گەرمیەکی زۆر ڕاهاتوین لە پڕەکەوینە سەرمایەکەوە یا خودوشکە سەرمایەکەوە لەو کەشوو هەوایە ڤایرۆس و بەکتریاکان گەشە ئەکەن مشە خۆرەکان لەسەر جەستەمان وا ئەکەن فرسەت بێنن لە دابەزینی بەرگری جەستەی ئێمە ئەوان چالاک بن باش وەکو لای هەمووان جاشکرا لە تەواوی جیانە ئیتر کە جەوسار دەکا قوتابخانە ئەکرێتەوە تێکەڵبوونی زیاتر لە ناو خەڵکا دروستە بێ ئەم بەریە کەوتن و تێکەڵبوونە لە منەوە بۆ تۆ گوازرێتەوە لە تۆ بۆ شێوازە ئێمە چی بکەین بەرگری جەستەمان بەهێزکەین وەکام مادانن کاریگەریان هەیە لەسەر بەهێزبوونمان و باشبوونی قوڕگ و لوت و ئیتر ئەو تەنگە نەفەسی کە توشمانە بێت ئێمە وەکو چارە خوازێک باش هاتوونە دەلای جەنابەت ڕۆکناسی چایەکەم ئەوێ من تۆزێک هەڵامەچمە هەستەکەم پەتایەکەم هەیە من نیمە ئێستا بەڵام
هەڵامەتێکم تۆزە هەیە بەخوا خواندن شەمێک ئەم پاییز هەمووی وایە ئەمە چیمان بۆکی هاڵە لوتوان تەڕە بەردەوا خۆشویستان ئەوەی کە هەڵامەتی هەیە پەتای وەرزی هەستەکەی هەلەشی تۆزە بێزە ئەم چایە کاگەڵ دەستخۆش ئەو کەسانی کە قورگانیێشاوە لوتیان تەڕە پشمیان هەیە سەرمان بۆ پێوترێت سەرماخوردەگی یعنی سەرمایەکی زۆر چۆتە لەشیانەوە بۆی جستیان گەرم بکەینەوە پەتاکەیان کە بکەینەوە قورگێشیان نەمێنێ و ئەو بۆ شێوەیە دارچینی ئەەکەینە ناو کوپێک ئاوە هەر باشە مشکلەی نییە کێشەی نییە بە حەزی تۆ دەورە بینێ دارچینیەکە باشە ڕاویان ئاوها بە هاڕاویش گونجاو و ئاواش گونجاوە بەس ئێمە لێرەیە نەهاڕاوەکە بەکارێ ئەوە ڕۆکێکمان هەیە ئەمە چیەکە ڕۆکێکمان هەیە تابەن ئەمەی کە ئێستا ئێمە بەکاری ئێهێنین ئێکسترای پێڵمەوە تا خلاصە ئێکستراوە تا خلاصە ڕۆح دەرهاویشتەی ڕۆکی ئەکیناسیایە کە خودی مادەفعلەکە ئەکیناسیا خۆیەتی هەر لە تەواوی کارگە دەرمانیەکانی عالەما بەکار ئەهێنرێ لەو دەرمانانی بۆ ئەنفلۆزا بەکارێت خۆی خودی ئەم مادەیە ئەمەی ئێمە شێناومانە دەرهاویشتەی ڕۆکی ئەکیناسیا مادەفعالەکەیەتی واتە لەو حەپوو دەرمانانێکی خوێن ئەم مادەی تیا ئەم مادەی لە 180 هەربێت لە 180 ئەگەری هەیە کە تایەتی باش دارچین و دارچین و ئەکیناسیای تێەکەین تەبعەن ڕێژەی کیناسیاکە بۆ کەمە لەبەری وەکوتمان خلاصەیە ڕۆحەکەیەتی باشە نابێ ڕێژەکەی زۆر باشتر وایە لە سەر و تەمەنی 10 ساڵەوە بەکار بهێنرێ نیو کۆچکیچە بۆ سەر و 10 ساڵ بەڵێ بۆ سەر و 10 ساڵ بەکارێت بۆچی ینی 10 ساڵ ناتوانێت بەکاری بێنێ ئەبەم شێوازە بە ڕووەکەکەی ئەتوانێت بەس بەم شێوازامە لە بڕی زۆرە ئەمە ناو جاترەی کێویە نعناکە پێوترێ نعنای فلفلی جاترەکەش هەر جاترەی کێویە دوو کۆچکی چاشی تێەکەین لەمە بە تێکەڵی نعنای کێوی لەگەڵ نعنای ئاسایە چ جیاوازێکی هەیە کاکەوراز بۆنەکەی خۆشە هەر شتێک کە دێمی بێ فەرقی هەیە لەگەڵ ترا سەبێنە بۆ نعنایە بۆن بۆ ناوە بڵاو بۆیە ئەو پرسیاراکەم یعنی ئەگەر بۆن نەکەسێک نعنای کێوی دەست نەکەی هەر ئەم نعنە ئاسایانی تری وش کردبێ لە ماڵەوە طبعا ئێمە کاتێککە ئاوێکی گەرمەکەینە ناو کوپێکە و ڕۆکەکانی تایە یاخود گوڵێ گەڵایەکی تایە باشتر وایە سەریدا بپۆشێ بۆ ماوەی چەند خولەکێ بۆی ئەو زەیتە عەتری کە لەگەڵ یاتی تێکەڵی خۆی بێتەوە ڕەنگ ئێستامە بە چاو نایبینین بینینەوە ئێرەکە بەس ئەگەر لە ژێر وردبینێکە یعنی یەکسەر نەیخۆینەوە نانەنا ئەگەر لە ژێر وردبینێکە شتێکە تەماشای ئەمە بکەین ئەتوانین زەیتە عەتریەکان دەنگۆڵەکانی سەری بین بەم شێوەیە سەریدا ئاپۆشی بۆ ماوەی 5 تا 10 خولە وەرەقە ئەلمنیۆمانمان لێرە ئێمە هاتین دارچینی ئەکیناسیا و نعناو جاترەمان کردە کوپێ ئاوی گەرمەوە دوای ئەوەی کە بڵین دەم ئەکات و بەم شێوازە چین ئەکەوێتە خوارەوە ئەوە زەیتەکانێک کاکەوراز بۆ دەخولەگیتر بەویستی دوای ئەوە پێش خواردنەوە کەمێک ئاوی لیمۆ گوشتە ناوی بەهنگی شیرینیەکەی پێش دەرکەوێتەوە کامێرێک ئەمەیە ڕێکین تۆزە بەتاڵی بەم شێوازە ئەنیشێمە زەیتە عەتریەکەی ناوێتی کە ئەبێ بە هەڵم ئێمە سەریمانگرتۆ ناڵین بڕوا بەزارچێ باش ئەم چای دوای خۆی ئەوە دوای خوین هێنمەیەرە باش ئەمە ئەو چایمان زانی کە بۆ پەتاوەرزەکان و هەڵامەت و قورگێشە بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە کاکەوراز کەسێک نهێڵە تووشی ئەمە بێ بەرگری جەستەی بەهێز بێ زۆر کەسێ بیستو ماڵە بەرگری جەستەی ئەوەنە لاوازە هەر کەسێک تووشی ئەم پەتایە بێ ئەم یەکسەرێکرێتەوەی چۆن بەرگری خۆمان لە ڕێگەی ئەم چا سروشتیانەوە بەهێز دڵسۆزترین تۆوی گوڵی ڕەشکەیە دڵسۆزترینمانە لەم وەرزەیە بەکار بهێنرێ ڕۆژی ئەمە نەبەسە تۆ ڕۆژی ئەمەە خۆ چەندی کەوتە ژێرتان دانێ گازی لێ بگرە بۆی بتەقێ ئەو زەیتە تێکەڵی لیکەکەت بێت و داغلی لەشت بێ بەرگری جەستی تۆ بەهێزەکە ئەگەر بە زەیتەکەشی خواردە بەنیو کۆچکە چاوە ڕۆژجاری و بە شەو جارێک لێ بخۆ بۆ قورگێشە باشە و بۆ بەرگری لەش بەهێزەکە ڕەشکا یەکێکە لە مادە زۆر کاریگەر و فعالەکان کە یارمەتی بەرگری لەشمانەدا بەهێزی بکە چۆن ئەکیناسیا سیفاتی بەرزبوونەوەی بەرگری جەستەمانی هەبوو یارمەتی زیادبوونی ڕێژەی خۆکەسپیەکانی هەبوو لە کاتی پەتاوەرزەکان ڕەشکەش بە هەمان شێوەیە ڕەشکە و چاتوانین بەکاربێنین ئێستا ئێستا شتێکەیە لەگەڵ ئەمانەتێک ڕەشکە باشتر وایە
لەگەڵ هەنگوینە بخورێ لەگەڵ زەڵاتەشان لەگەڵ زەڵاتە بەکارهێنم. بۆ ڕەشکە یەکێک لە سیفاتەکانی زەیتەکەی زۆر خێرابوو نەبێ ئەگەر بکرێت لە ژێردان تا گازی لێ بگری لەسەر لەگەڵ لیک تا یەکسەر زەیتەکەی تێکەڵ بێ باشترە لەبەرەوە ڕەشکە یعنی بەڕاستی لە مۆرزەیە پێویستە هەموو بەیانیەک بیخۆی جا یەک سیفاتی ئەدرێ بە مناڵ کاک بەڵێ ئاسای چەندەنگێک لە پارویەکە بدرێ بە مناڵ لەگەڵ تۆزە پەنیرا بێ هەر لە نانی تیری و ئەمانە شاتی ئەتی تامی دەمیش خۆشەکە میزاجی ئەم تۆوە گەرمە طبعێکی گەرمی هەیە ئێمەش لە وەرزێکی سارداژی نەخۆشیەکانیش طبعێکی ساردیان هەیە لە جەستەمان مەسەلەن بۆ نمونە ڕۆماتیزم ئەو کەسێک کە ڕۆماتیزمی هەیە پێویستە بە ئیجباری بۆ باشتربوونی جەستەی ڕشکە بخوا ڕۆژانە باش ئەم ڕۆکە چیە کاک هاوڕاست ئەم دوانە یەکن لەگەڵ هاڕاوەکەیە یەکشتن باش ئەم دوانە هەردووکیان قستی هەندین قستی هندی بەڵێ جا دوو شت هەیە با ئێمە لێکی بکەینەوە قستی بەحری جیایە قستی هەندی جیایە مۆنیشی هەیە بەڵێ ئەم قستی هەندیە طبعاً ئێمە بە دوو شێواز هێناومانە بە پۆدرەکە هێناومانە و بە نەهاڕاویش بڵین هاتووە ئەگەر من بمەوێت لەو زەتێنەکانم و کێشەکانی قورگم هەڵ ئاوسانێک دروست بوو بێت حتا کێشەی تەنگە نەفەسیم هەبێ قستی هەندی لەگەڵ مەسەلەن بۆ نمونە ئەمە بۆ یەک پەرداغا و بیکوڵێنم ئەیکوڵێنی تا تام و ڕەنگێکی زۆرەیاتەوە بۆ کەسی کامڵ ئەگەر شەکرەشی هەبێ کاریگەری باشی هەیە بۆ جەستەی ئەگەر کێشەی زەختیشی هەبێ زەرەری لێنایە و جگەلەوەی ئەو کەسانەی کە بەرزونیزمی لە تیسێ جواتە هۆرمۆنی پەریزادە غوتەکانیان هەیە هەر زۆر باشە بۆی خواردنی ئەمە بۆ کەسی کامل یەک پەرداخی ڕێک ئەتوانێت ڕۆژی دوو جارلی بخواتەوە ئەو تاموبۆنەی نایە ئێمە ئەمانێ بەڵام ئەتوانین پۆدرەکەی بکەینە ناو کوپێکەوە بەم شێواز ئەمە بۆ هی نەبێ بۆ مناڵ چونکە مناڵ زۆر کێشەی لەو زەتێنیان هەیە و بەردەوام قورگیان یەک کەوچکی چال لە هاڕاوی قستی هەندی بەشی دوو ژەمی مناڵێکی تەمەەن 6 ساڵ بۆ سەرەوە ئەکات لە دوای 6 ساڵ لە 6 ساڵ بۆ خوارەوە ئێستا قیاسەکەیتان پێڵە مەسەلەن ئێمە نەکردووە سێری یەک کەوچکی چامان کردە ئەوەوە کوپی ئاومە بڵین ئاوەکەمان کرد بە سەریا باشە ئەمە نەکافیە بێ مەسەلەن پڕیەکەی کەمترنەوە ئاساییە ئێمە چۆن بۆ خۆمان بیخۆین چۆن بین بە مناڵ عادەتەن لە خوار 12 ساڵەوە حساب کە ئەو بەشەی تۆی خۆی ئەیکی بەسێ بەشەوە بەشێکەی بۆ مناڵە کە هاتە خوار 6 ساڵەوە ئەیکی بە 6 بەشەوە بەشێکی ئەیتێ بۆ ئەو مناڵانەی کە زۆر وردن مەسەلەن لە سەر و ساڵەوە کۆتۆتە سەر نێتی لە ساڵ و نانوشتیەی ئاسایی شروبی بۆ نووسێ لای پزیشکە بە ڕێزەکانوانە تر تۆ توانی مەسەلەن ئەمە ئەگەر مناڵەکە تەمەنی ساڵێک بوو تا 5 ساڵ بە کەوچکی چا یاخود 3 بۆ 5 سیسی ڕۆژی دوو جار لەم ئاوی ئێستا توانین بخۆیتەوە بەڵام تۆزێ تاڵە ئەتوانی ئەمیش بە هەنگین شیرینکەی قەینا بەتاڵی بخوێنەوە باشتر نییە بەتاڵی بیخۆرەوە من خۆم تێکەڵم کردووە نزیکەی 15 ڕۆژە بێت هەنگوین و قستی هەندین تێکەڵ کردووە هەموو ڕۆژێ دوو جار بە کەوچی زەڵاتە لێ خۆم 15 ڕۆژە دروستە کردووە 15 ڕۆژە بێت دروستم کردووە لە بەروی سەرماکەم نەخێر کە لەگەڵ خۆی هەنگوین ڕێگری ئەکات لە خراببوونی هەر خواردنێک کە تۆ بتێ مەسەلەن ئێمە هەر تەبیعی لەسەر کەوانتەری ماڵەوە دانراوە ئەم لیمۆی ئێمە داینین ئابم شێوازە تێگەچێت بەرداوە تا ئێوارەوەنیە یەک تۆز هەنگوین بە لەسەری لە دوای هەنگینەکە و پاکردەوە ڕەنگە هەنگینەکە کە شوهەوا تۆزێ تەبیعەتمان وا لێ بکانەی بای نەخۆشی دژە بەکتریا ئەم وەک خۆی ماوەتەوە تۆ توانی کاتە هەنگویم بکەی تەرچێکەوە ئەمە لیمۆی تێکەی ئەمە بۆ سافکردنی خۆرگیش باشەوە نییە بۆ شەکرا بۆ ساڤۆنی خۆڕێت بۆ لەو زەتێن بۆ خودەکانمانایکی بوو ئەکیاسیا قستی هەندی ما چای قستی هەندیە هەر بە هەر بە قیستە نیە قیستە ئەمە قیستە چای هەندی قستی هەندی کەواتە چای قستی هەندی بە سوودە بۆ کەسانی کێشەی قورگێشیان هەیە
بۆ کەسانی کە غودیان هەیە ئەو کەسانی کێشەی تەنگە نەفەسیان هەیە باش ئەگەر شیرینیکەی بە هەنگوین ئاساییە ئەگەر بە دۆشاوە بخورێت چونکە دۆشاویش خۆی یەکێکە لە شتە زۆر خۆراکە زۆر باشەکان بۆ ساوبوونی سیەکان تامی خۆش ئاری ئێوە تاقی مەگەنەوە خێنە منانە شتێکتر تاقیکەنەوە نەخۆش نیە خەنابی خۆ تامیکی کە نایخۆم بزانە چی تۆ ناڵێ خۆش نییە نه ئەزەی چۆنە هەندێک شتێ باوەڕکە بەڵای من دەرمانەکانی کاکە و ڕاستۆزە حەزم لە بۆنەکەی نییە بۆنی خۆش نییە ڕاستەکەی بەڵام کاریگەریەکی زۆر باشی و سوودێکی زۆر لێنە بە خۆ نۆڵام من نایخۆم ئاریکە شتە بە سوودانە بۆ خۆم دانەکە هاوڕازگیان یەک شتی تر زۆر سوودم لێ بینیەوە بۆ مناڵەکانم بەتایبەت ئەو کاتانی کە تووشی کۆکەیەکی زۆرە بن ناوکی بەهێم کوڵان و دواتر ئاوەکەی ماونەتەکەی تر هاتۆسە گلنج باوێ زۆر زۆر ئیسرادەم لێ کردو هەر ئەو قسەی کە بەڕێزت کردە ئێمە ئەگەر بین شیکاری بۆ ڕۆکەکان بکەین مەسەرەن ناوکی بەهەیە لەگەڵ گوڵی هێرۆ بڵین چمادەیەکی تیاوا کاریگەری هەیە لەسەر باشبوونمان بۆ کۆکاڕین مادەلین جاویەکان ئەم مادەلین جاویەکان یارمەتی هەڵکەندنی ئەو ئیلتیاباتانی قوڕگ و سیەکانمە هەست لای سنگمانەیەن بەم شێوازە ڕاکێشانێ دروست دەکات چۆن جارانیان نوێنمەک بخەرە سەر برینێک وەکو وابێ لە ناو نوێنمەکێکمان لێ بێ ئیلتیابەکە ڕاکێشێت و پاکیەکاتەوە کەواتە گوڵی هێرۆ لەگەڵ ناوکی ئەو بەهەیە کە بە ڕێزت باسیەکەی پێکەوە بیکڕێنی زۆر زۆر باشە بەڕاستی من زۆر زۆر ئیسفادەم لێ کریانی زۆر بکەین دەرمانی شم بەکارە هێنا کاکەوراز ئەو چارەسەری وەکو ناوکی بەیەکەی ناکردبووم هەرچی شتێکتان دروست کرد ئیلا پرتەقاڵ یا لیمۆ لەم وەرزەیە لەگەڵ یا بەکاربێنن لەبەرەوەی زینک و ڤیتامین سیە ئێمەش لەم وەرزەیە زەرورین بەوە وە خواردنی ماسی و مەسەرەن بۆ نمونای گوێز و بایام و بستە یاخود شیرەمەنیەکان لەبەرەوەی ئێمە هەتاومان کەمە بێتەوە ئەبێ ڤیتامین دیش کەم نەکالە لە شەو باش ئەمانە هەمووی بەرگری لەش زیاکەن وتمان ڕۆکی ئەمە ئەکیناسیامان تێکرد مناوترا دارچین ئەمە چایەکی زۆر خۆشە چایەکی زۆر مەگەرانرێ بۆ چەند خولەکێک بۆ بەرگری ئەمە بۆ ئەمە بۆ هەڵامەتوانە نەبوو تۆ بەرگری زای کرد هەڵامەتشت ناگرێت بۆ کەسانی کە ئەنێ بەرگری جستیان بەهێزکەن بۆ کەسانی کە کۆکیان هەیە تەڕیلووتیان هەیە التیهاباتی سنگیان هەیە طبعا ئێستا ئێمە نەماتوانیەوە بە زوانی بیپاڵێوین ئەگەر چاپەڵێکمان پێ ئەگەر چاپا بێت تاکید ئەگەر توانیشان بمان بێنن کاک بەرزان ئازێت گەشتە سپاسێک بۆ ئەوەی کە مەسکاتمان کەم ماوە خەفریان ناکەین ئەمەی کەلانەی کە زۆر 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 خۆشیشە لە چاو چاڕۆکیەکانی کەیە و کاریگەریشی زۆر زۆر ئەم گوڵەت چی بووتت گوڵی چی بوو لە چۆنێکی بەچا بە ئایش بکەین بەچ ئەمەش گوڵی هێرۆیە ڕاستی زۆر خۆشامە کاکە و ڕاست زۆر بە لەزەتات مزرە زۆر زۆرمی خۆشم هەمووی بخۆرەوە چکە استفادە هەیە ئەمە گوڵی هێرۆیە طبعا گوڵە هێرۆ وەکو معلوم بێ لای بەڕێستان دوو جۆری هەیە گوڵە مۆرەکەیمان هەیە و سپیەکەیمان هەیە سپیەکە باشترە و عادەت بیکەن بە عادەت لای خۆتان هەر جارێک ڕۆکێکتان کردە ناو پەرداخێکەوە تاوان سامنەوانەی ترکە بەکارم هێنا لی دڵنیا بووم لەبەرەوەی بە شێوەی پاکێجین پێشتر ئامادەکرا بوو بەس ئەم گوڵە هێروێ لەبەری هەر کوردی خۆمانە ڕەنگە تۆز لێ نیشت بێ پێویستە یەک تۆز بیشویتەوانێ بۆ دڵنیابوونی خۆمان لە هەر تۆز و خۆڵ و هەر بابەتێکی تر ئەوانش کاوە هەموو خەڵتەیەکێکی تر لەواچە بە سوود بەوانی چایەک تێکەڵی هەمووی ئەو نێنین هزار گیایی ئەمە بەس گوڵەبەی بوون بە تەنیا هیچی تری ئەمە بەس گوڵە هێرۆکە خۆی تەنیا بەیبوونی زۆر ڕەفیقێکی باشە باشە لەگەڵ زۆر زۆر باشە لەگەڵ ئیتر ئەم گوڵە هێرۆی گەردی قەتی بی وردۆردەها ڕەنگیە گۆڕێ ئاوەکە هەتا گەرم بێ باشترە گوڵەکان تۆوە وردەکان ئەوەی زەعیفن بە ئاوی گەرمەکرێ کە بەم شێوازە چیلکەیی بوو یاخود ڕەگ بوو پێویستە بقڕێنرێ ئەو شتەمان هین نەبێت ئێتر ئەمەش بە هەمان تەریقە سەریدا ئەپۆشێ بۆ ماوەی دەخولک دوای ئەواتوانی شیرینیکەی بە شەکری نەبات بە هەنگوین و یاخود بە دۆشاوێکێک لە دۆشاوەکان حەزت بەچی بێ ئاسایی ئەشتوانی ئاوە بیخۆیتەوە ئێستا تۆ ئامادەیە بۆی کە تۆ بیخۆیتەوە تقریبەن ئەمەیان زۆر زۆر خۆش و بەس ئەگەر بیپاڵەوی زۆر زۆر خۆش بەتەکیت ئاوەش خۆشە تامی هەیە زۆر 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 خۆشە ئاواش خۆی زۆر زۆر خۆشە یعنی ئیزعاجی شت ناکە ئەمەش ئەتوانی
ئەمە جارەوە لانەشە قومێشی لێەوە ناڵم بیپاڵی تۆزێک خۆش ڕاست ئەمە چی ئەمە هێناوتە شوشەیەکی شروع بە هێناوە لەگە خۆتام ئاخرم ینی خواردنەوەیەک باش ئەبوونی ئێمە نەمانویست نەمانی شتەکەوەکو تقریبان ڕکلایم بێبێ لەزگەور بۆیە کردمانە ئەمەوە ئەمە تێکەڵەی سرکەیە تێکەڵەی سرکە کۆمەڵێک سرکە کۆمەڵە سرکە یەکێک لەوانە سرکەی سیرە باشە سرکەی ترێ ڕەشە سرکەی سێوە باشە بۆ سیرەکە تاپەن یەکێکە لە شتە ئەمەژەرەکرێ بە چا نانە ئەمە یەکسەر لەگەڵ کوپێکا و ئەیکەیتە کوپی ئاوە دوو سەریوە ئەەکەیتە کوپێک ئاوەوە باشە باش ئەمە بکەم ئەوە ئەمە ئاەکی پیاکەم ئەمەشمان بە خێرایی بە ئامادە بێکاک ئەمە یەک ئەمە تێکەڵی هەموو جۆرە سرکەکانە تقریبان باش ئەنجانێ ئاو هەر نیوە بێت ئەیبینە بەهنگ هەرە بێ ئاوی گەرم بێ نا بۆ سرکەکان مەرز بەسەوەنە ئەوە نەکافیە یەک تۆ سنگوینی تێکە و تێکەڵی بۆ بی خۆبزانە چەند بەلەزەتە ئەمە وەرزی سەرمایە ئێمە دووسێ حاڵەتمان لێت تەشەنوجەکەین و ناو سکمان گەدەمان یاخود ڕیخۆڵەکانمان ڕەنگە تووشی یەکێک لە بەکتریاکان بێ باشە پاکەرەوەیەکی زۆر باشی گەدە و سیەکانمان گەدە و ڕیخۆڵەکانمانە و یارمەتێکی زۆر باشەیە بۆ سووری خوێن چالاک بێ لە خوێن و دەمارەکانمانە کاتە سوودی زۆری هەیە زۆر کاریگەریکی باشێ بەڵام باشتر و سرکەکان بەگشتی تکایە زۆر نەخورێ مانگ تێپەڕکا و تۆ سێژەمەلی بخۆی باش نییە کاکە ڕاستخەڵەکەی بەیانیان بەسکی ناشتە ئەم سرکانە خواتۆ لەگەڵ هەندێک لە پزیشکە بە ڕێزەکان ئەڵێن باشە بەڵام ئەو سەرچاوانەشی کە ئێمە خوێندمانێتەوە بۆ شێوازە نییەکە زۆر لەسەر برسێتی بخورێ ئەوە ئەبێ بە سەکەنجەبیل یعنی پێکاتەی نعنایتیایە کۆمەڵێک لە سرکەکانی کەیتیا هەنگوینی شەو زۆر بەلەزەتە سیریشتیانە بابا پێشتر سیر بۆ باشە مادەیەکمان هەیە پێوتێ ئەپسلین لە دەما لەگەڵ لیکە ئەم مادەی دروستەکە سیر یەکسەر جەستە و گەرمە بێتەوە یعنی دارچینی گەرمکەرەوەی جەستەیە نعناوجاترە قستی هەندی ڕەشکە سیر بە تەواوەتی جەستەمان گەرمەکاتەوە یعنی بەیانیان کەینە دەرەوە گەرێکێک لەم شتانەمان خوارد بێ ئەگەرێکی زۆر کەمی هەیە تا ئێوارە ئەگەڕێینەوە نەخۆش بکەوین یاخود سەرمامان بێ و پاڵپش بە هەنگوین هەر زۆر باشە دەست خۆش بکا کەوراز بەگشتی هاوڵاتیان تا چەند خواستیان لەسەر ئەم جۆرە چایانە هەیە زۆر یعنی بەردەوام ڕۆژانە پەیوەندیمان پێوە ئەکرێت ئێمە وەکو ئەو چارە سەرکەرانەی وەکو سروشتی کار ئەەکەین وەکو گیا دەرمانیەکان بەردەوام پەیوەندیمان پێوە ئەکرێ مەسەرە نەڵێ مناڵەکەم کۆکەی هەیە مناڵەکەم غازاتی هەیە خۆم تووشی کۆکە بووم هێڵنجێکم هەیە ناوسکم باش نییە مەسەرەن تووشی ئیسال بوون هەمووی ئەمە لە ڕێی سەرما و گەرما و بەکتریاکانەوەیە ئەوەی کە ئێمە پێمانەکرێ بێگومان تەشخیسی کردووە لای پزیشکە بە ڕێزەکان ئەوەی ئێمەش پێمانەکرێت و تەواوکەرێکی خۆراکی ڕێنماییانەکەین ئەگەر لە مەتبەخەکانیان ئەم جۆرە بەهاراتانە هەبێت بە تاکی سوودی لێبین و نەشبێت ئەوە کاتە ڕێنمایانەکەین لای ئەتارەکان یاخود لای خۆمان بەردەست هەر زۆر باشە دەست خۆش ماندوومان میوانم چایانە سوودی هەبێت و ئێوەشتانن سوودی لێ ببینن و لەلای ڕۆکناسەکانی ژەو کەرەسانی کە هەیە دەستەکەوێت بە تایبەتی لای کاکە و ڕاجش بگومان دڵنیام هەیە هەر شتێک بۆ تەندروستی باش بێت پشتگوێی مەخەن